وەکو پێشتر ئاماژەمان پێکرد ئەمڕۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دانیشتنی گرنگ بەڕێوە دەچێت لەسەر 4 پرۆژە یاسایی تایبەت کە دەنگدان لەسەریان گرنگە بە نسبەت کوردۆ 2 پرۆژە یاسایان بە تایبەت زۆر گرنگە گفتوگویان لەبارەوە دەکرێت بۆ زانیاری لەسەر ئەم پرۆژە یاسایانە وەکو چەند ئامادەکاری کردو بۆی کۆدەنگی لەسەر پرۆژە یاسایی بە تایبەت پەیوەندی بە زەوی و مڵکوماڵی کوردەوەی لە کەرکووک ئامادەکاری کردووە کۆدەنگی دروست کردووە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکاروان یاروەی زەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە کاکاروان سڵاو لێ بێم کاتت باش دانیشتنەکەی ئەمڕۆ ئەگەر بۆمان ڕوونکەیتەوە باسی پرۆژە یاساکانمان بۆ بکەیت لەسەر چی و چییە و تا چەندە ئامادەکاریتان کردووەکو کورد بۆی کە کۆدەنگی بە تایبەت لەسەر و پرۆژە یاسایی کە پەیوەندی بە کوردۆی بەدەست بێنن. خۆی لە ڕاستی هەفتەی ڕابردوو هەفتەی دانیشتنەکانی پەرلەمان بوو عادەتەن پەرلەمانی عێراق هەفتەیەک دانیشتنەکە هەفتەیەک پەرلەمانتاران لە پارێزەکانی خۆیانن بۆی کۆنتاکیان لەگەڵ هاوڵاتیانە هەبێ بەڵام هەفتەی ڕابردوو بەهۆی ناکۆکی لەناو پەرلەمان لە بینی سەرۆکایەتی پەرلەمانە تەنها 2 جەلسە کراوە جەلسەکانی تر نەتوانرا بکرێ ئەوە بوو جەلسەی خرا ڕۆژی یەکشەممە تەنها قانونی دەستگای مخابراتی عێراقی دەنگی لەسەردا درا بەڵام بەداخەوە هەمواری یاسای بودجە ئەو فەقەڕەی کە پەیوەندی بە ئەو مادەی کە پەیوەندی بە هەناردەی نێوتی هەرێمی کوردستانەوەیە کێشەی لەسەر بووە بەشێکی زۆر لە پەرلەمانتارانی عێراق دانیشتەکەیە چوونە دەرەوە نسابێشکان بۆیە ئەوەش یعنی خراوەتە یەکەم بڕگەیە ئەمڕۆ کە دەنگ لەسەر هەمواری یاسای بودجە بدرێ یەک فەقەڕەیە یەک مادەیە و بەوەش بۆی کێشەی هەناردەکردنەوەی نێوتی هەرێمی کوردستان چارەسەر ببێ ئەمڕۆ جەدوەلی دانیشتنەکە زۆر ئاڵۆزە جگە لەو یاسایی بە سیاسا جەدەلیەکە ئەناسرەیە کە کێشەی لەسەرە لە سێ مەشروعێکی قانونی هی شیعەکانە ئەحوال شخصی تعدیلی قانونی ئەحوال شخصی تعدیلی قانونی عفو عامی سنەکانە تەبەنیەکەن و قانوني مشروعي قانوني إلغاء قرارات مجلس القيادة الثورة كقرانوي ملكو مالا بو كرد لكركوكو ناوشي خانقين ودوروبري كعربي تعريب دسي بسرا قردوا أم سياسايا إما زياتر لسالك خريجين هرجارو بكيشيك لبرو اتفاق سياسي لسرنيا هرجارو ولبر أوي كربط كراو بيكو كراو بيك باكيج نا أبي هرسي بروجكا بيكو دنيا لسر بدريه بيكو داخلي جدول بكري لسرتاو هروابو هرسيان بيكو داخلي قرائية كم كرا هرسيان بيكو داخلي قرائي دوم ومناقشة كرا هرسيان بيكشو داخلي جدول كرا بو دنگدان چونكا هیچ کام لە پێکاتەکان سقیان بە پێکاتەیەکی تر نییە ئێمە سقەمان بۆ نمونە بە پەرلەمانتارە بە فراکسیۆنە شیعەکانی ئەمڕۆ دەنگ دەین بە حوالی شخصی و ئەوان بڵێن سبەی ئێمە دەنگ دەین بە قانونی ئەلغا قرارات مەجلس القیادة الثورة بۆ ئێوە سونەکان سقیان بە ئێمە نییە بڵێن ئێوە ئەمڕۆ دەنگ دەن بەم مەشروعی ئێمە سبەی نەمەش دەنگ دەین بە عەفو عام لەبەرەوە ئەمە کێشەیەکی گەورەیە یەکەم شیعەکان مهتەمن بە تێپەڕاندنی تعدیلی قانونی حوالی شخصی کە لە ناو پەرلەمان بەشێک لە پەرلەمانتاران ناڕازین لەسەری پێیان وای ئەم هەموارە دژی مافەکانی مرۆڤ دژی مافەکانی ژنان و کۆمەلگای عێراقی ئەباتە دواوە و مۆرکی تائیفی مۆرکی مەزهەبگەرایی لەسەر قانونەکە زۆر زاڵە و لەگەڵیشیە قانونی عەفو عام کام پرۆژە یاسایە دژ بە مافەکانی مرۆڤە دژ بە ینی جۆرێک لە ئازادیە کەسیەکانیشە چۆن پشتیوانی لێ دەکرێت لە نێو ئەنجومەنی نوێنەرانوە بەنی دافعی شیعەکان چییە بۆم پرۆژە یاسایە بەتایبەت لە نێو خەڵکدا خاڵێکی کە زۆر زەق کراوەتەوە ئەوەیە کە ڕێگە دەدا کچێکی 9 ساڵانی تر لە تەمەنی 9 ساڵیەوە بەشوو بدرێ خۆی کاگەڕانکۆ ئێمە ئەمە پێکاتەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا پرۆسی سیاسی لە عێراق تەوازنات شیعەکان سەروی 180 کورسیان ناو پەرلەمانەیە هێزی سەرەکی و پێکاتەی گەورەی عێراقن ئەتوانن شیان بوێ تێپەڕێن وەلا بەرامبەر ئێمە پێویستیمان بەوانە سونەکان پێویستیان بەوانە بۆ ئەوەی کە ئەوەی ئەمانەوێ دەنگی بۆ بدەنەوە تێپەڕێنن ئێمە لە ڕاستیە ئێمە مووقفمان زۆر محرجە کورد قانونەک مەشروعی قانونەکەی ئێمە پرۆژە یاساکەی ئێمە گەڕادنەوەی مافە بۆ کورد هەڵگرتنی زوڵمە دوای 50 ساڵ لەسەر جوتیاری کورد و تورکمان لە کەرکووک و خانەقین و ناوچەدا بڕێنراوەکان
کە ئەمە حەقی ئێمەیە ئەم حەقە 50 ساڵە تەخیر بووە 50 ساڵە جوتیاری کورد زوڵمی لەسرە ئەمەیان هێناوە چیان لێ کردووە ئەڵێن ئێمە دەنگەدەین بە مەشروعی ئێوە بەڵام ئەمەوە دەنگدەن بە تعدیلی قانونی حواڵ شخصی سونەکان ژەڵێ بێەوە دەنگدەن بە تعدیلی قانونی عفو عام یعنی ئێمە ڕاستیتەوە یعنی ئێمە ئەم دوو یاسای لەگەڵ مەبدەئی سیاسی مەبدەئی شخصی ئەمە ناگونجێ یەکەم تعدیلی قانونی حواڵ شخصی ئەم تعدیلەوەکو باسم کرد تعدیلێکی نەگونجاوە و عێراق هەنگاوێکی زۆر گەورە باتە دواوە و ناکۆکی و سیراعی تایفی لە عێراقا مەزەبی لە عێراق زۆر تونترە کاتەوە و تعدیلی قانونی عفو عامیش لەم کاتە تعدیلی قانونی عفو عام لەم کاتە کە ئەو دۆخەی لە سووریا هەیە کە ئەو مەترسیەی لەسەر جموجوڵی ڕێکخراوە تیرۆریستیەکان هەیە هەزاران کەسی حکومدرا و بە مادەی تیرۆر بە قانونی تیرۆر ئازاد بکرێت ئەمە بەڕاستی کارەساتەوە کارەساتیشە ئێمە ئەو نەسەی لە حکومەتەوە هاتووە قانونی عفو عام تەنها تعریفەی ئەرهابی کردووە ئەوانەی کە ئینتیمایان بۆ ڕێکخراوە ئیرهابیەکانە بوو ئەوانەی ناوێن لە سجلی تەنزیماتی ئیرهابیەکانە بوو ئەوانەی کە دەستیان سوور نەبووە بە کردەوەی تیرۆریستی و خوێنی خەڵک ئەمانە مراجعەیە بکرێەوە ئازاد بکرێن بەڵام هاتن چیان کرد هاتن بە اتفاقی سیاسی ئەو نەسەی حکوومەتیان دەستکاری کرد ئێستا مەخەدەراتە گرێتەوە تا 50 غرام وەکەم 50 غرام مەخەدەراتی پێوە گیراوە عملیەی کردەوەی ڕفاندن خەتف ئەگرێتەوە اختلاس و گەندەڵی ئەگرێتەوە ئێبا بە ئێمە لە عێراقا ئێستا بالعکس ئێمە لە عێراق پێویستمە بە ئەجراتی زۆر توندا مەخەدەرات لە عێراق مادەی هۆشبەر لە عێراق زۆر تەشەنەی کردووە و مەسلەی اختلاسی ئیداری و مەسلەی گەندەڵی لە عێراقا پێویستی بە ئەجراعاتی زۆر توندەیە نەک تۆ بێی بڕواکەی کاگڕانکۆ بڕگەی واتیایە بۆ شخصێ نووسراوە بەس بۆی شملی شخصێ بکە بەربێنە سجن یعنی بەنیەتی ئەوە نووسیانە بەس ئەوەی ماوە ناوی شخصەکە بنووسن ئەم بڕگە فلان شملەکە بە فلان مادەی گەندەڵی لەبەرەوە ئێمە حەقێکی مەشروعمانەیە زوڵمێکی 50 ساڵەمان لەسەرمانەوەی هەڵیگرین شیعە و سونە هاتوون ئەوڵێ دەنگ دە بە حواڵ شخصیەکەی من ئەوڵیشڵێ دەنگ دە بە عفو عامەکەی من اینجا دەنگتە دەمێن لە کاتێکە سونەکان مەبدەئیەن لە عەقڵی خۆیانە دژی تێپەڕاندنی پرۆژە یاسایی هەڵوەشاردنەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەوڕن مەبدەئیەن دژین و زۆر هەوڵیاندا هەر جارێک بە بیانوێک کێشەیان دروست کرد کە تێنەپەڕێ ماوەتەوە ئەمڕۆ بەم پێکاتەی ناو پەرلەمان بەم سەرۆکایەتەی ناو پەرلەمان بەم دۆخەی لە عێراقەیە من پێم وایە تێپەڕاندنی 4 یاسا 4 پرۆژە یاسا کە زۆر جەدەلی لەسرە زۆر مشتومڕی لەسرە قورسە تێپەڕێ ئەمڕۆ لە کاتێکە زۆر جار ئێمە مەشروعێکی زۆر بچووکمان هەبووە تعدیلێکی زۆر بچووکمانەوە تێنەپەڕیوە تۆ چۆن 4 یاسا ئەهێنی کە دوانی پەیوەندی بە کوردەوەیە تعدیلی قانونی موازنە و مەشروعی قانونی ئلغا قرارات مجلس قیادة الثورة چۆن ئەمە تێئەپەڕێ و لە کاتێکە ئێمە لە ناو پەرلەمانیش پێکاتەی پەرلەمان کە بەرەو انتخاباتە چین ژمارێک پەرلەمانتارن حەزیان لەوەیە کە دەرفەتە بێتە پێشەوە مزایدەی سیاسی بکەن هاتوو هاوارکەن لە ناو پەرلەمانە و بۆ ئەوەی بە شەقامی خۆیان بڵێنەوەی ئێمە وا دیفاع لە ئێوەکەین لەبەرەوە من پێم وایە قورسە ئیشەڵڵا تێئەپەڕێ بۆ کورد وا باشە تێپەڕێ کە ئێمە دوو مەشروعی قانونمانەیە قازانجی کوردە تێپەڕێت باشە کاروانەوەی کە باست کرد هەڵبژاردنمان لە پێشە چەند مانگێکی تر ئەمە خۆشناماژەت پێکرد دەرفەتی مزایدەی سیاسی بۆ پەرلەمانتارەکان دروست کردووە لە ناو ئەنجومەنی نوێنەران ینی ئەمە چەندە بۆ کورد زیانی هەیە وای کردووە ئەوان دژمە مافەکانی ئێمە بن وەکو دەزانین ئەوە ساڵی نوێ و 20 ڕۆژ لە ساڵی نوێش تێپەڕیوە ینی هێشتا چارەنووسی کێشەکانمان هەر بە هەڵواسرایی ماوەتەوە لەگەڵ بەغدایە چەندەوە کە چارەسەری کێشەکانمان قورستر بێ بە بڕوای تۆ ساڵێکی سەختمان لە پێش نیە ئێمە و کەرێمی کوردستان بەڵێەوە ئێمە بە کێشەوە داخلی 25 بووینە ساڵی 2025 و هێشتا مشتومڕ لەسەر مانگی یەکەی ئایا لە کاتی خۆیان موچەکە نێرن یاخود نانێرن هەفتەی داهاتوو قرارەدەن یا قرار نادەن دوێنێ و پێری حکوومەتی اتحادی دەستی کرد بە پارەدارکردنی وەزارەت و دەستەکانی خۆی و بانکەکان بۆی موچەی مانگی یەک تەوزیعکەن کەچی خەڵکی کوردستان هێشتا موچەی مانگی 12 وەرنەگردووە من مبەڕڕ ناهێنمە بۆ کەم و کورتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان
سەبەبی سەرەکی هۆکاری سەرەکی ئەم کێشانە حکوومەتی هەرێمی کوردستانە کە کاتی خۆی نەیتوانی خۆی نەوتەکەی بەباشی بفرۆشێ داهاتی خۆی بەباشی کۆ بکاتەوە گەندەڵی نەهێڵێ و موچەی خەڵکەکەی خۆی بدا ئێستا ئێمە ئاوا کێشەکانمان نەیەتەوە نەتوانین لێرە حەلیکەین و نەیتوانی التزاماتەکانی خۆی لە مەسلەی تەوتین لە ڕادستکردین داهاتی نانەوتی جێبەجێ بکە بەڵام ئەمە هیچ بیانویەک نییە بۆ حکوومەتی اتحادی معاشی خەڵکی کوردستانە نێرێ هیچ بیانویەک نییە کێشەیان هەیە فەرموون با هەردوو حکومت بڕۆن بۆ محکەمەی اتحادی کێشەکەیانێک لا بکەنەوە بێنە پەرلەمان لە پەرلەمان پیانێک لا نەکرایەوە بڕۆنە محکەمەی اتحادی بەڵام نابێ خەڵکی کوردستان بکەنە بارمتەی چارەسەرکردنی کێشەکانیان نابێ خەڵکی کوردستان وا لێ بکەن برسیکردنی خەڵکی کوردستان بکەن حکوومەتی عراقی بکە بە فشار لەسەر حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمش بکە بە فشار لەسەر حکوومەتی اتحادی بۆی پارە بنێرێ ئەبێ بڕۆنە محکەمە لە محکەمە کێشەکان حلکەن بەڵام ئەبێ معاشی خەڵکی کوردستان بدەن خەڵکی کوردستان گوناحی نییە دوو حکوومەتە کێشەکانیان چارەسەر ناکەن ئەمە یەک دوو مزایدات دەست پێکا لە تعدیلی قانونی موازنە بۆ چارەسەرکردنی کێشەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان مزایدات دەست پێکا بۆ پارێزگەکانی جنوب و ناوەڕاست و چی عێراق هەمووی فەقیری و هەژاری و بێخزمەت گوزاریە بۆ پارە بین بە هەرێمی کوردستان یعنی ئەمە پرسی زۆر جار مناقشە بووە پێمان وتون سەبەبی هەژاری زیادەی ڕێژەی زیادکردنی ڕێژەی هەژاری لە پارێزەکانی عێراق سەبەبی زیادکردنی گەندەڵی و بێخزمەت گوزاری لە پارێزگەکانی عێراق ئەوە نییە کە پارەکانە نێرن بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە حکوومەتی اتحادی حکوومەتێکی فاسدە حکوومەتێکی گەندەڵە حکوومەت لە دوایەکان گەندەڵی تا بیناقاقا ئەتوە لە عێراقا بە هەدەردانی زۆر گەورەی پارە هەیە لە عێراقا ناتوانن یعنی ناتوان چارەسەری بکەن ناتوان خزمەت گوزاری جێبەجێ بکەن کە دێتە سەر ئەوە پەرلەمانتارەکانیان دەستەکەن بە مزایدەی سیاسی ئێمە چۆن پارەی خۆمان بنێرین بۆ هەرێمی کوردستان لە کاتێکە شعبەکەی خۆمان برسێتی و لە کاتێکە هەژاری و بێتەعیناتی و بێ خزمەت گوزاری هەیە با بەمە حکوومەتی هەرێمی کوردستان مسبب نییە خەڵکی هەرێمی کوردستان مسبب نییە ئەوان کە دێن هەرێمی کوردستانە بینن کە ئاوەدانکردنەوە و شارەکانی هەرێمی کوردستانە بینن پیان وایە هەمووی بە پارەی عێراق کراوە بۆیە عێراق پارەی نییە و خەڵکی عێراق برسیە و بێ خزمەت گوزارە پارەکە نێدراوە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە یعنی خەڵکی کوردستان بۆ بەزەحیەی کێشەکانی نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێم و مزایدەی سیاسی و تەسریحی پەرلەمانتاران و بەرپرسانی عێراق ئێمە زۆر جار وتمانەوەکو یەکێتی سیاسەتی ئێمە یەکێتی کاگڕانکۆ زۆر ڕوونە ئێمەمانەیە کێشەی موچەت داماڵین لە کێشەی سیاسی ئەمە بە ڕوونی وتمانە و لە آخر کۆبوونەوەشە سەرۆکی یەکێتی کاک پاڤڵ لە کۆبنەوەی ئیدارەی دەولە وتوێتی بە حەزوری هەموو سەرکردەکانی عێراق پێی وتون بە حەزوری سەرۆکی حکوومەت کێشەی موچە ئەبێت داماڵن لە کێشەی سیاسی موچەی خەڵکی کوردستان بدەن لەولاشە بڕۆن کێشەکان خۆتان چارەسەر بکەن یعنی خەڵکی کوردستان چ گوناحیەیە ئەم دوو حکوومەت ناتوانین کێشەکانیان چارەسەرکەن موچەی خەڵکی کوردستان بە بارمتەگرن و برسێتی خەڵکی کوردستانەکەن بە کارتی فشار لەسەر یەکتری بەڕێز کاروان یاروێز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس کە لەگەڵمان بووی لە بەغداوە لە هۆڵی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە